بێگومان ئەو ڤیددیۆیانە دەبینین کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەبنەوە کە سەگی بێلانە پەلاماری هاوڵاتیان و منداڵان و گەنج و بەتەمەن دەدەن. بەڕاستی ئەمە پێویستی بە چارەسەرکردنە. من دەمەوێت گفتوگۆ بکەم لەبارەی چارەسەری ئەم کێشەیەوە. دکتۆر مەمەند محەممەد بەڕێوەبەری ڤێتەرنەری هەولێر لە ئستۆدیۆ لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بیت. دکتۆر بینیمان لە پاکێجەکەیانی پەلاماردانی سەگ زۆر بووە بۆ هاوڵاتیان. ئایا ئەمە نیشانەی ئەوەیە کە هاریش لە ناو سەگەکان زۆر بووە؟ گومانی تێدا نییە کە ژمارەیەکی زۆر سەگی بێلانە لە سنووری پارێزگای هەولێر هەیە کە مەزەنە دەکرێت زیاتر لە 20,000 سەگ بیتن. ئەمانە بە دوای سەرچاوی خۆراکدا دەگەڕێن و کە برسی بن پەلاماری خەڵک دەدەن واتە پەلاماری خەڵک دەدەن. ئەمانە سەرچاوی هەڕەشەن ڕاستە و نەخۆشیش بڵاو دەکەنەوە جگە لەوەی بابرێم لە ئێستاوەی تێبینیتان کردووە نەخۆشییان زۆر بڵاو کردوێتەوە دکتۆر؟ نەخۆشی لە ڕێی گەستنەوە تەنها هاری سەگ بڵاو دەکاتەوە، بەڵام نەخۆشی تورەکەی ئاوی لە ڕێ پیسکردنی سەوزۆمیەوە هەستی پێەکەن زۆر بوو بێت لە ناوڵاتیان؟ بێگومان هەیە لە ئاژەڵ لە کوشتارگەکانی ئاژەڵ هەستی پێکرایە کە ئەو نەخۆشی بڵاو دەکەنەوە. بۆ مەبەستی سنووردارکردنی ئەو سەگە بێلانانە لەلایەن پارێزگاوە زەویەک تەرخان کراوە کە 22 دەبێتن. ئەخر دکتۆرە بێ باز لە چارەسەرەکە بکەین. ینی بیرم دێت کۆتایی مانگی دوو بوو کە بە ڕێز پارێزگاری هەولێر وتی کە ئێمە 22 زەوی دابینەکەین و چارەسەری ئەم کێشەیەکەین. ئێوە وەکو پزیشکێکی ڤێتەرنەری تێمان بگەێنن کە چارەسەرەکە چۆنە؟ ئایا تەنیا بە کۆکردنەوەیانە لە شەڵتەرەکان یاخود پێویستە نەزۆک بکرێن و ڕێگەی دیکە بگیرێتە بەرچین ڕێگاکان؟ لە شەڵتەرەکە ڕۆژانە ئەو ژمارەیەک سەگ دەستگیر دەکرێت تەمان لەلایەن تیمەکانی شارەوانی و بە هەمە هەنجی لەگەڵ تیمەکانی ڤێتەرنەری دەگوازرێنەوە بۆ شەڵتەرەکە. ڕۆژانە کردداری نەشتەرگەریان لەسەر ئەنجام دەدرێت بۆ پەکخستنی. دیاریتان کردو ڕۆژی چەند نەشتەرگەری ئەنجام بدەن؟ ئەزانی بۆ ئاڵم دکتۆر چونکە ئەم ئەزمونە لە سلێمانی تاقی کرایەوە لە شەڵتەرەکە، بەڵام نەیانتوانی سەرکەوتوو بن. ئاژەڵ دۆستان زۆر تووڕە بوون لەوەی کە سەگە بێلانەکان دەبران و لەوەی ینی مردارە بوونەوە. نەخێر ئێمە بەو شێوەیە نییە، ینی هەمویان کۆ بکەوە لەوەیە کە پێویستیان بە خواردن بیتن و ئەوە لەو بابەتەی نیە. ڕۆژانە بە پێی توانای ستافی ڤێتەرنەری کە کردداری با بڵێم نەشتەرگەری و نەزۆکردن ئەنجام دەدەن بە پێی توانایوان سەگەکان دەستگیر دەکرێن و لەوەیە کردداری نەشتەرگەری ئەنجام دەدرێت. دوای چاکبوونەوە برینەکانیان بەرەڵا دەکرێن ئیتر ئەوانە. بەڵام دوای پرۆسەکە چەندی پێویستە؟ چەند کاتوە تێچوونی چەندە بۆ هەر سەگێک مەبەستە؟ زگە لە با بڵێم ئەنجامدانی نەشتەرگەریەکە هەموو سەگەک پێویستە کوتانی دژی هاری سەگی بۆ بکرێتن و چارەسەری دژی نەخۆشیە مشەخۆریەکانی بۆ بکرێتن و گوێچکەی نیشانە بکرێتن کە ئەوە با بڵێم کاری لەسەر کراوە و جێگای مەترسی نییە لە دەرەوەی شەڵتەر. باشە، ئێستا پرۆژەکە گەیشتۆتە کوێ؟ چەندی دیکە دەتوانن کە سەگەکان کۆ بکرێنەوە و دەست بکرێت بە پرۆسەکە؟ ئێستا دیواری با بڵێم شەڵتەرەکە دروست کراوە، ئەندازیاری پارێزگای و بینایەکان دروست دەکاتن با بڵێم ئەو شوێنانەی کە ستافەکە تێدا ئیشی تێدا دەکرێتن. پێش بینی دەکرێت لە ماوەی مانگەشی دی تەواوبی و ئێمەش دەرخستەمان پێشکەش کردووە بە پارێزگاکە ئەو پێداویستیانەی ئیش و کار لەلایەن ستافی ڤێتەرنەری ئەنجام بۆمان دابین بکرێت ئینشاءڵڵا دەست بەکار. باشە، وەکو ڤێتەرنەری هەولێر پێتان وایە توانای ئێوە چەندە لە ڕۆژێکا دەتوانن چەند نەشتەرگەری ئەنجام بدەن بۆ نەزۆکردنی سەگەکان؟ ئەمە جگە لە فەرمانبەرانی خۆمان خۆشبەختانە کەسانی خۆبەخش هەن لە کۆلیجی ڤێتەرنەری هەولێر با بڵێم و کلینیکی تایبەت خەلکی دیکەشمان هەیە و داوامان لە حکوومەت کردووە لە پارێزگا کە وەکو گرێبەست با بڵێم سێ پزیشکی ڤێتەرنەری و سێ کارمەندیش وەکو با بڵێم بۆ ئەنجامدانی کارەکان چەند ستافەکە گەورەتر بیتن ئەنجامدانی کارەکان باشتر دەبیتن. باشە دکتۆر، ئەو کاتە کە ئێوە دەستان کرد بە پرۆسەکە لە ماوەی چەندێکدا ئەم مەترسیە لەسەر شاری هەولێر نامێنێت؟ وەڵا کەمکردنەوەی ژمارەیان پێویستی بە ساڵانێکی زۆرە. ساڵانێکی زۆر؟ بەڵێ لەوانەیە زیاتر لە 10 ساڵ بخایەنیتن، بەڵام مەترسی نەخۆشی کەمتر دەبێتەوە. 1-2 ژمارەیان یعنی سنووردار دەکرێت دوای ئەو ماوەیە، ینی وا پێشبینی دەکرێتن کە ژمارەیان کەم ببیتن و ئیتر. زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر مەمەند محەممەد بەڕێوەبەری ڤێتەرنەری هەولێر لەگەڵم بووی. زۆر سپاس، خێر بیت.